Rojane li Vêderê zêdetir ji 2000 tonên gilêşî yê Hewlêrê û derdûrawê têne komkirin. Ji ber nebûna kompanyayeke rîsaklîngê li paytextê Başûrê Kurdistanê, ev gilêş li Vêderê ku tête komkirin û çareserkirin bûye sedema weyekê ku gilêş du kêla û mêşûmûran bû dema 13 salan. Xelkê komelgeha Kanî, Qirjala û derdûrawê bêzar bikin. Îro taksî Remezan li evî cihî di hewl bide çareseriyekê ji bo pirsgirêka wan bibîne. چەند ساڵیت کە ئەو خەڵکە ئەو ماسکەی تێبێژن ولا حەوڵەکە بخوای ئێرە هەڵە بزەی دووەمە بەڕاستی ئەم وەکو مامۆستا کە تا ئێستا ماڵم نەهێنایتە کوندی سەبەبەکە ئەوەیە کە ئەو دوو هەڵێ وادي خليك بيد ما دخل أودان كده وخليك تشول كان بەهادین کاکەمین یەک ژێ نولەرن خەلکێکانی قژاڵە و دەردوراوێ ئەوی خواستل دەستپێکێ دە تاکسی ڕەمەزاندا هەنێکی بەحسا پرسگرێکا وان بکەن. زیاتر لە 10 ساڵە ئەم کێشەیە لەم سنوورە هەیە. ئەم سنوورە پێکاتەی دەگوند و چەند کۆمەلگایەکە کۆمەلگای کانی قڕژاڵە کۆمەلگای سێبیران و هەروەها شارۆچکەی تووڕق و دەوروبەریشی تەحسیراتی هەیە لەسەری لەبەرەوەی دووکەلەکە لەگەر بایەکەی دەگۆڕدێ لە بۆ هەموو ئەو شوێنانەش دەڕواتن. ئیدی ئەوە بوویتە کێشەی زۆر گەورە لە بۆ خەڵکی ئەم سنوورەی خەڵکی ئەم سنوورەی کانی قڕژاڵە و دەوروبەری نزیکەی 20,000 حائیلە دەبیتن جگە لەوەی کەوا کۆمەلگای سێبیرانیش چەندان هزار حائیلەی تێدایەوە احتمالی هەیە تووڕق و دەوروبەریشی چەندان هزار حائیلەی تێدا بژیتن. ئیدی ئەو دووکەرە بوویتە هۆکارێک لە بۆ توشبوونی چەندان نەخۆشی و گیر و گرفت لە بۆ خەڵکی ئەم سنوورە و هەروەها ژینگەی ئەم سنوورەشی شێواندووە بە چەندان جاریش ئێمە بە نوێنەرایەتی خەڵکی ئەم سنوورە داوامان لە بەرپرسان کردووە و بە دوواداچوونمان لە بۆ کردووە لەگە پارێزگاری هەولێر لەگەر بەڕێزان لە پەرلەمانی کوردستان ئیدی کۆمەرە بەڵێن و وەحتمان وەرگرتووە بەڵام چارەسەری کۆتایی نەبووە تەنها چارەسەرێک بووە کەوا کاتی بووە لۆ چەند مانگێک بووە یان لۆ چەند ڕۆژێک بووە. خەلکێکانی قژاڵە و نونەرێن گوندێن دەردوراوێ لە جهێکی کۆمبووینە. ڕۆنشتینە نزانم وان پرزگرێکان تەژمێرن یەک و ڤیگلێشی بوو چێکرینە یان ژی وان ڕۆژان تەژمێرن تاکو بگەهنە چارەیەکە یەکجاری. ئەوان خواست لە چافکانیا پرزگرێکێ بوومە باخبن. لوما ئەم هەموو هەڤڕا چوینە سەر جێ کۆمکردنا گلێشی هەولێرە و دەردوراوێ. مشكلة زورة لو هاولات يعني مشكلة أول كابرا لما رخود دنوشة بيناك بنتاس وقت كارد سي بروجوري دوكرو هلا كابرا زامي قبادة كم بردك أو ذكا وجيتو من دار لقر ما دشتي نبجيتو دوكري دين تجوري خلك قام تيش نخوشي بي تيش الربو بي تيش حساسي بي تيش هم أشكالا بي أما بخو ما كارمدي تندرسين كأو بالروجان بردهان نەخۆش دێتن کە تووشی نەخۆشی ڕەبوو بوو باوەڕ بکە زاروێ هێوارن کە لە ژۆری دانیشتیمە مندارێکم چیتە دەرێ هاتەوە ژۆرێ بە بۆنی کە بە قەلبی وەنووسا کە زانیتم ئەوە یەکسەر ئەوە دووکەڵ هات ئێستا ئێکوانە دەواازەی شاری هەولێرە چ سیمایەکی ناشرین دەبەخش دەکەت و لەسەر زادەی سەرەکی دهۆک مووسڵە چ سیم کە دێت ئەوە دەواازەی پایتەختە بۆچی ماسک نابەستی ماسک بەسم شانە بەردام لۆماندێ ئەوە بەردام لۆماندێ ئەو دووکەرە بەردام شان زیاتر لۆمان دێتن ئەو هاوی ئەمە دەبێ گوندەکان چۆرکەین داوا لە بەڕێز کاگنی چیوان بازاین دەکەن ئێرە پێی ڕابگەن ئێرە هەڵە بزەی دووەمە بەڕاستی ئەگەر ئەوە بێ لە کۆمەلگای کانی قژارە هەتا گوندەکانی قەرێتاغە سەدەشتا کوونەسی خوڕەیە سەیبیرانە سوێریە ئەگەڵ هالی ئەمە دەبێ گوندەکان چۆر بکەین
لە جێی مختاری گوندی قەرەتا خاتومە قسە دەکەم زۆر کەس ئێستا لە گوندی قەرەتاغ لەسەر خانەکان نووسی ئەم خانە بۆ فرۆشتن لەبەرچی لە بە ئەو دوو کەرە دەڕوا جلەکان بە شەو دەشورێ بە ڕۆژ دەشورێ هەڵدەواسرێ لە بۆ بەیانی ئەو جلانە بینە ژوورێ دیسا عینە بۆنی زبلی گرتیە ژیانت نییە ئەمش پێم بکرێ کۆچ دەکەم بەڵام امکانیت نییە ئەم وەکو مامۆستای کە تا ئێستا ماڵم نەهینایتەکەندی ئەوە کارێکی ڕئیسی کە نهاتیمە بۆ ئەو گوندەی سەبەکە ئەوەی کە ئەو دووکەڵە یعنی حتا کە بەم دەڵێن دەچی بۆچی دەچی لەبە دووکەڵەکە یعنی حتا خزمەکانم ئامادەنین باوەداکەم ئامادەنین لەگەڵم بێت خەڵک زۆر دێتەوە وەکو مەزرعە و شتوان ساکردووە بەڵام ئەگەر تەماشا دەکەی بە ماواجی کورد دروست دەکات مەسرفێکی یەکجار زۆر لێ دەکاو دوات لە سەی دەنووسێ ئەم مەزرعەیە بفرۆشتنە ئەم ڤێلای بفرۆشتنە لەبەرچی کارەکەی جێکە بسەر لێکە دەڵێ کاکە ئەو دووکەڵەی مەی کوشت مختاری گوندی سەرپەرشتی چەند ماڵ تێداچی 25 مالن بەس داڕە پشتێن باژی 25 مەزرعە هەوەنە یعنی تقریبا 5 مالن ئەس بۆ 5 ماڵە هاتە قسەت کەم ئەو پێنجی ماڵە پرزگرێکەوان چییە تەنێ دووکێلەوەکەوە هەمیە یان ژیوەکی دی هەیە مەسەلەن مێشومورن مەسەلەن نەساخیە چ تشت هەیە مشکلەوە مێشمۆرن دووکەلە هەموو تشتێکە شەیەخوان یعنی ڕاستی هۆکارێکە زۆرە سەرەکیە ئەو زبالە لێ منتیقی خەڵک بارگەر یعنی بادی خەڵک بێت منتیقی ئاوەدان کردەوە خەڵک چۆل کرد دەمەکیدا کو حکوومەت پشتەوانی لەڤەگەڕا خەلکێ بوو سەرگوندێنوان و ئەڤەدانکردنا زەڤیێنوان دکە نەها ئەف پرزگرێکە بوویە سەدەم و خەلکێ ناوچەیە نەبتنێ گوند و ماڵن خوا چۆل بکەن لێ بەلێ ماڵا خودێژی وڵی شەوان زاروەیە لۆ مزگەوت دەچە مزگەوت لێ بنێزیکە بەخوای توانام نییە مزگەوت دایمەن بۆنی خۆشە بەڵام لەبەر ئەو دووکەل و ئەو بۆر و بەرامەیە کە زۆر جار ینی کاس بە بێزاری دەکەی ئەگەر مبڕیدەیدا بگرسێنین ئەو بۆ نەتێتە نامزگەوتێ بە بخۆر بوونەکیلانە چکە بۆ نەچریم هەند پیسە ئینسان دروست نییە هیچ مرۆڤێک ئەزیەت بدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا ضرر ولا ضرار دروست نییە ئینسان خۆی ئەزیەت بێ و غەیری خۆشی ئەزیەت بدا ئێستا بەو زوبل و بۆر بەرامیکەوە لێرە دەکرێت و ئەو دووکەلەیە هەموو یعنی کۆمەڵگەی کانی قژالە و ئەو دەوروبەرە هەموو ئەزیەت و ئازار پێ دەخۆت یعنی شەو و ڕۆژ خۆمان نییە هیچ سعاتمان بەهیچ نەوەچی ئێرە جێگا سیاحەت بوو پێشان لە وەرزی باران خەڵک لێرەدا سیاحەتی دەکرد بەڵام ئێستا خەڵک دەڕەوی تقریبا بۆ گەنجەتی وا توش ئاساسێت بمانی کۆخی دەگرم ئێستا دایکم ڕۆ لە مالە ئەگەر ئەو کاتی دوو کردێتن دەستە زۆرەشی دادنیشیم بەردەلی نەبی بەرەگەم وەردەکەت پێ کرد عینە دووکەڵی ڕادەشێشی نابی ئێزات چ دەکاتن چەفێکی خۆی لە نەمی خۆی داڵێنی خاوی لەشی تێدارێنی تەڕ دەکاتن ئەمە دسمان لە ئەو دەوروبەرەی کەمترە وەشی ڕێ شەقراوی ڕێی مەسیفی ڕێی کورە برێم کەس نەزانی نازەمشێن هەموو بە گوڵ و ڕێحان داپۆشرایە ئەمەش بە لایلۆن و پیس و خاشاشی داپۆشرای سەرپەرشتیارە ئەڤی کاری ئەندازیارە هەفتیانە تێ لە زبلخانەیە کانی قڕژاڵە سەرپەرشتیا چاوانیا پرەڤەچوونا کاری دکە ئیرو مەجارێکە دن برە سەرجیهێک کارێوی تاکو گلەیین خەلکێ بزانە کاک فەرمان بخێر بێ بوو نەفتەک سەرمەزان سێزدە ساڵات پرزگرێکە خەلکێکانی قڕژاڵە و دەردوورەوان گوندێن وێ دەرێ حتانها چارەسەر نەبوویە چما حتانها پرزگرێکە وسامایە بەریانها گەلێک تات گوتن کۆمپانیا هاتنە و گرێ بەس هاتی نەچێگرن بەس حتانها وسانە هاتێگرن چما کۆمەڵێک پرۆژە کرا وە نییە هیچ کارێکی بۆ نەکرا بێت بەڵام بەهۆی نەگونجانی ئاستی کۆمپانیەکان یاخود شێوازی گرێبەستەکەی کە دوو تا سێ کۆمپانیا پێشتر گرێبەست کرا بوو هەوڵدرا بێن ئەم پرۆژەیە چارەسەر بکەن نەتواندرا و دوایین جار کە بە نوێی هەوڵ هەبوو بۆ چارەسەرکردنی یەکجارەکی ئەم پرۆژەیە بەڵام قەیرانی دارایی بەسەر داهات بۆیە تاوەکو ئێستاکە چارەسەر نەکرامەوە باشە کاک فەرمان ئێوە لێرە چوون معالەجەی زبل و خاشاکەکەن ئەم زبڵێک کە هەیە ئێمە نانسووتێنین ئێمە هەوڵ دەدەین ڕۆژانە کە ئامێرەکان یاخود کەپسەکانی زبڵ دێن بۆ زبلەکان دەگوازنەوە لە شاری هەولێر بۆ زبڵخانە ئێمە کۆیان دەکەینەوە بۆ ئامیر بلدۆزەرەکانی ئێمە کە کار دەکەن دواتر بە خۆڵ چینێک لە خۆڵدای دەپۆشین تا نزیکەی 10 تا 5 سانتیمەتر
بۆ ئەوەی دووکەڵەکەی و کاریگەریەکانی نهێڵین بەڵام لە ئەنجامی دەرچوونی غاز لێەوە کە بە تایبەتی غازی وەک میتان زوو گردەگرێت و هەروەها خەڵکانێکی تریش هەیە خۆی دەیسووتێنێت بڵێ ئێمە ئامێری قەلاب و شۆفەڵ بەکار دەهێنین بۆ ئەوەی خۆڵی پێدا بکرێت هەم شوێنی ئاگرەکە و هەم زبلەکەش واروها هەندێک شوێن هەیە لە سایدی ڕووی زبلخانەکە دەکەوێتە پێچەکەی گردەگرێت قەلاب ناتوانێت بۆ ئەم شوێنە بڕوات بۆ ئەوان ئامێری حەفارە بەکار دەهێنین کە خۆڵەکەت دەگرێت و بەم شوێناندا دەکات تاوەکو بکوژێتەوە. کاک فەرمان حلێکی جەزریتان پێەیە؟ خاڵی یەکەم بۆ چارەسەری خێرۆک باسم کرد بریتە لە زیادکردنی ئامێرەکان بۆ زیاتر داپۆشینی یەکدێک لەم بەڕێزانە گوتیان لە ڕۆژ باشترە لە شەو کێشەمان زیاترە لە شەو کێشەیان زیاترە بە ڕۆژ ئامێرەکان بە شێوەیەکی زۆر کار دەکەن بۆ نمونە ئێمە 6 بلدۆزەرمان هەیە لە ڕۆژ کار دەکات کار دەکەن بەڵام بلدۆزەرێکیان لە شەو دەکات دەرخستەمان پێشکەش کردە بۆی بتوانین ڕەزامەندی وەربگیرێم بڕی ئامێرەکان زیاد بکرێت بە تایبەتی هەبوونی قەلاب و شۆفڵ بۆ ئەوەی متوانین ئەم زبلانە بە شەویش داپۆشرێ خۆڵ پێدا بکرێت بۆی بڕی دووکەڵەکە کەم بکرێتەوە و هەروها بلدۆزەری زیاتر بێت بۆی بتوانرێت ئەم شوێنانێک کە ئاگری هەیە زبلەکان زیاتر کۆنتترۆل بکرێت و نیە پەرە ئێستا مشکلە ئێوە لە ئامێرە کە ئامێر نییە لە بەروە ئێوە ناتوان بە شەویش کار بکەن بێگومان ئەو ئامێرانەی هەیە ئەمە دوو جۆر زبڵما هەیە چەند ئەوەی کە ڕۆژانە دێت بۆ ئامێرانە بەردەوام کۆنتترۆل دەکەن ئەوی تریان ئەو زبڵەیە کە شوێن هەیە ئێمە مانجێک پێش ئێستا کە زبڵمان داینان دوو مانگە نەچوونە ئەم شوێنە بەڵام بەهۆی پێکاتەکەی کە مادی ئۆرگانی و خۆراکی تێدایە یاخود مادەی تریدایە کە دووکەڵی لێ دەردەچێت و گڕی دەگرێت ئەمە چارەسەری ئێستا بەڵام چارەسەری بەس دقەیەکێ باباسی چارەسەری ئێستا بکەین ئەمە کەیەکرێ ئەمە ئێستا بەستراوە بەچی ئەگەر ئەمە بکرێت ئەم حەلەی کە کاتیە بەڵێ ئێمە بەستاوە لەسەر ڕەزامەندی وەزارەتی دارایی بۆ ئەوی ڕەزامەند دەربە بڕن ئێمە بتوانین ئامێری نوێ زیاتر بەکرێ بگرین و کارەکان دەست پێ بکەین ئەوە تەبعاً ڕێزمە بوو کاک فەرمان ساڵات 2004ەوە وعدت دەنەمە حتاکو ئەوەش 2007ەیە چەند پێ ئەچێت موافقەی وەزارەتی دارایی من داوا دەکەم وەک ئەم خەڵکانێک کە لێرە هەیە بۆ ئەوی ڕەزامەندێکە زوو بکرێت کە ئێمە کردومانە لە نووسراومان کردو لە ڕێگەی سەرۆکاتی شارەوانی هەولێرە بۆ وەزارەتی شارەوانی و نووسراوێن ئاراسی دارایی وەزارەت دارایی کردو بۆ ڕەزامەندی بێت ئەگەر ئەو ڕەزامەندیە بۆ نمونە بگات ئەمڕۆ بگات دەستمان لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژدا ئەگرێ بەست و ئامێرەکان چکە ئامادە ینی ئێستا کە کێشە لە بوونی ئامێر نییە دەتوانرێت دوای ڕەزامەندیەکە بە چەند ڕۆژێک ئێمە ئامێرەکان بین و لەناو ڕەمەزاندا ئەم کێشەیە بەرەچارە ئەو عەلەی کاک فەرمان دەیلێ تقریبا 6 مانگ 7 مانگ پێش ئێستا کاک عەلی ڕەشید بەخۆی هاتە ناو شارەوانیکانی قڕژالە ئەو وعدەی 3 ڕۆژان ئەوی شیان کرد دوای وازیان لێن یعنی ئەو عەلە بەسیتە نەکرێ نازەم وەڵڵا هێمە چاوەڕێی چیتر بێ ئەوە نییە بەڵێنێک دراوی جێبەجێ نەکرابێ بەڵێ بەڵێنەکە درا و کۆمپانیایکی کەنەدی بوو هات گرێبەست لەگەر کرا و ویسان کارەکان بکات بەڵام کاتێک کۆمپانیاکە ئەداەکەی باش نەبوو گرێبەستەکە هەڵوەشاوە دەبا گرێبەستی بە دیلی لە شوێنی جێ بگرێتەوە قەیرانی دارایی بەسەر داهات مای ساخ بەرێ خۆ بدێ کاپشتی چەند ساڵی دیت بدێ هەی بەرنامەی لێرەکەیەوە ئەو زباڵا وەکو خۆوە من دەمێت تەوزیح بدەم لەسەرەوە من بڵێ نادەم کە برێم 6 مانگێتر 2 مانگێتر هەفتا تەوزیع ئەمە دەبێ ئەو زبلای هەر کێشین ئەمە ڕۆژێ گوتم بڵێ نادەم برم کاکە یەکی 8 یەکی 9 فلان ڕۆژ ئەم زبڵە لا دەچێت ئەتوکە ئەمە پێویستی بە کۆمەڵێک کارەوە بۆ نمونە ماوەیەک پێش ئێستاکە 2 ساڵ لە ساڵێک 2 ساڵدا هیچ کۆمپانیاکی دەرەکی ئامادەجی نەبوو بێلێرەکانە کار بکات لەبەر ئێستا کۆمپانیاکە ئامادەیە بەڵێ من ئەمڕۆکە و هەفتەی داهات و یەکشەم کۆمپانیا هەیە لە دەروی وڵاتیان دادەنیشن تایبەت ئۆفەریان پێشکەش کردووە چۆن ئەم گرفتانە چارەسەرکەن ئەمەیان چارەسەری درێژخایانە زێدەترە ژ 10 ساڵان بەحسا چارەسەریەکە بنبر تێکردن حتا نەهال سەر عەردێ خەڵکێ ناوچەکانی قڕژاڵە بچاوێنخوا نەدیتیە لوما دلێ خەڵکێ وێ پڕە و ساناهی ڕازی نابن ئەوان داخوازا دیارکردنا دەمێکی بۆ چارەسەریەتکەن چەند ساڵیت کە ئەو ماسکەیە جەنابەت جوابم دەوە چەند ساڵیت کە ئەو خەڵکە ئەو ماسکەیە تێبێخی گوناح و خەڵکە بەخوای لێ بپرسە بەڕێزم بزانێت چ جواب بداتەوە تا ئەو کاتەی دەتوانرێت ئەم کۆمپانیانە بێن لێرەکانە چارەسەر بکرێت دەگوت 4 بلدۆزەری نایە 2 بلدۆزەر بەسە 6 قەلابی نایە 3 بەسە 10 ملیۆن و قەلاب بنێ بلدۆزنە با 6 ملیۆن بی گوتم ناوەڵە با هیچ نەبێت
من نامێت تۆ گوتم یەک ڕۆژ لەگەڵ من وەرە لەکانی قژارە دانیشە چق موافقەیەک دەکەی ئەو کەسانێک کە لە وەزارەت دارایی ڕەزامەندەکە دەردەبڕن ئەوانێک درێن قەیران هەیە ئەم گرفتەی لێرە هەیە قەیران ناناسێت باشە قەیران دەبێت چارەسەر بکرێت چارەسەرەکەی قەیران ئەناسەیاننا ئەوجا من دەمانێت لەسەر بنەمای ئەوەی کە ئێستا هەیە کۆمپانیایەک بێت بە شێوازێک بگونجێ لەگەر ئەو بارودۆخی کە ئێت ئەو کۆمپانیای ئەمڕۆ دێت دەزانێت بارودۆخی دارایی چۆنە دەزانێت کە شەڕی داعشێرە بۆ ئەمانە نابتە هۆکارێک بۆ ئەوی بریکاکە من کارەکە بەجێ دێنەوە بەر ئەم هۆکارانە بۆیە من پێشبینی دەکەم بتوانین لە ماوەیەکی لە ماوەی ئەم ساڵدا شوێنی دۆم دەست نیشان کراوە بەڵام نامانێت بە هەمان شێوازی کە لێرە فڕێدراوە بەم شێوێ بێت بەس ئەو جەیە کە ئێستا دەست ئەوش هەر مرۆڤی لە نینە ئەدی ما فەرقی چییە چ لە ئێمە بێت چ لێکی دیکە فەرقی نییە کاکە ئەوە چارەسەری ئێستا قسە هەیە دەرێن دەشتە منتەقەی لاجانی وڵای ساتۆر ئەولایان یعنی بشتە ئەو لە هێشتا وێرانتر دەبێت دووبارە کە باەکە لەو سەری دووکەلەکە دەینیت یعنی وێرانترە ئەو دووکەل و ئەو بۆنەیە دووبارە بە دەوروبەری کانی قژالە هەموو وەردەکاتەوە کانی قژال و دەوروبەرەکەی کارگەیەک لە سەرەتاکەیدا دەمەزرێت ئەو زبڵێ ڕێژەی 130 تا 35 و بگرە زیاتریشی ئەمە جا دەکرێتەوە بۆ دووبارە بەکار بێنرێتەوە ڕێژەکەی تریشی لانفیلێکی تەندروست دروست دەکرێت ئەمە چارەسەرە ئەگەر ئەو چارەسەرەی بتوانین بیکەین نەگلێرە لە ناوکانی قژارش بیکەن گرفتی نابێت چەند وەختی لێدانەمە ئەو کۆمپانیا چاوی چارەسەر بکرێت چەند وەختی دەوێت بەڕێز ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو ڕەزامەندی چ ئەمە بۆندێک نییە گرە بەستێک نییە لە ڕەزامەندی و خەلکە هەموو فاوتە ڕەزامەندی بدرێ نەدرێ ئەوە حکومەت وا دەبینی بۆ ڕەزامەندی نادا شۆڕشی بکەین کو بابا پیرانە شۆڕشان کرد و بەرهەمەکان نەدی ئەو شۆڕشە دەبێ ئەمە هەموو ڕۆژێ هەر بێنە سەزبالە ئەو دووکەرەمان هەموو ڕۆژێ لۆ بێ و هەموو ڕۆژێ ئەمە داوای خۆمان بگەینین هەتا زیلی دوایمە لە خۆشیدا هەستکەیت نابینی بەرهەم نابێنم دەبێت ئیشاڵەت بەهومێدم زیلی دوای مەژەکە زەمێک داوامکاریە ئەمێک داوامکاریە جماعە خۆشی دەبینێت بە دڵنیاییەوە و من بەڵێنیان پێدەدەم کە گۆڕانکاری دەکرێت و ئەم کارانەش دەکرێت من گوتم بۆ مە سەتا سەد بەڵێنی بەوشە نادەم بەڵام بەڵێنی کارکردن کە بینیانەی وەرگرتووە سوودت نەبینیوە بەڵێن بدات نەخێت بەڵام کردار دەبینی ئینشاءالله بەبەسامل vêrê ew e hîm xû li jinekê encûmenekî pêk bînin bi duwada çûnê bû biket berdewam ser vê keysê xelkê vê manteqê muxtarê serdeşt muxtarê gundêdî muxtarê kanê qirjala دەکەم ئەوان پاڵپشتی ئەو داواکاریانە بکەن کە ئێمە دەیکەین و ڕەزامەندی وەربگیرێ کارەکە لە ئێمە دەتوانین زۆر بە باشی من گوتم بە بەڵێنی بەوشیان وەرگرتووە سوودی نەبووە بۆیە من بەڵێنیان نادەمێ بەڵام دەڵێم کردارەکانمان ببینن ئەو کات دەبێ بێت خۆیان بڕیار دەم بزانن چۆن دەبێت چاوەڕۆی کاک فەرمانی دەکەین تۆ هیوادارم مانجی ڕەمەزانەکەم لێ ڕاستانە قسەکەمان حەقسە نەبێ عەمەلیشمان نەبێ هیوادارم مەزڵی کلام نەبی سیناریۆش نەبێ ئەومان دووبارەی نەکەن بەڕاستی لۆمان جێبەجێ بکەن بەس هیوادارین کەوا لەو ڕەمەزانەی لە بۆ جەژن لە بۆمان بکەنە دوو جەژن جەژنشان بە بۆنەی کە کۆتایی مانجی ڕەمەزان جەژنە شێژ بە بۆنەی ئەوەی کە ئەو زبل و ئەو بۆن و دووکەلەیە جارشی کە نەگەڕێتەوە بۆ دەڤەری کانی قژە دبەک و جەژنانەیە خەلکێکانی قژاڵە و گوندێن دەردوراوێ مزگینیە دەستپێکردنا کاری بەلسەر کارگەها ڕیسایکلینگێ ئەف جهێک و حکوومەتێ دەست نیشان کردی ئەڤەیە هێشتا ئەردە لێ کار لەسەر دەستپێکردیە و ڕێیاوێ تێ ئامادەکردن و ڕێیا 1000 میلی ji pêngavekê dest pê dike niha milwîcihîne ku biryara zibilxaneya nû ya hewlêrê lê bêteavakirin lê vî alê min gundê lacan li aliyê din jî gundê tercan heye lê vê derê hêviya xelkê ku malgeha kanê qirjala dest pê dike bê destpêkirina karî li ser evî projeyî êdî ew dê ji dûkêlê gilêşî û mêşûmoran rizgar bibin taksî remezan vê derê bidawî tê lê sibe li cihekê din em bilgel bibin her mîne şahit